بۆردومانی زیندانی ئێڤین مرۆڤایەتی لە بەرامبەر وەحشیگەریدا. ئەرتەشی جەنایەتکاری ئیسرائیل بە پێی پیلانێکی پێشوەختەی دیاریکرا و کاتژمێر 12.5 خولەکی سەر لە نیوەڕۆی 23 ژوەنی 2025 بەرامبەر بە 2 پوشپەڕی 1404 لە گەرمەی کاتی کارکردندا زیندانی ئێڤینی بردومان کرد. کۆماری ئیسلامی داما و کۆنەپەرست تەنها ژمارەی کوژراوانی خۆی ڕاگەیاندووە کە 79 کەس بوون و تا ئێستا ژمارەی قوربانیانی بەندکراوی بە فەرمی ڕانەگەیاندووە. بە شێوەیەکی گشتی هەموو ئەو راپۆرتە فەرمیانی تا ئێستا سەبارەت بە هێرشەکە و ئەنجامەکانی بڵاوکراونەتەوە پڕن لە درۆ و چاواشەکاری، بەڵام بە پێچەوانەوە ئەو هەواڵانەی لەلایەن زیندانیانی سیاسی ڕزگار بووەوە بەدەست دەگەن بەشێک لە ڕاستیەکان ئاشکرا دەکەن. محەممەد حەسەن پورە چالاگوانی فەرهەنگی زیندانی لە راپۆرتێکدا کە لە ژێر ناوی بە چاوی خۆمان هەم دۆزەخمان بینی و هەم مرۆڤمانەوە نووسیویەتی. ڕۆژی دووشەممە 2 پوشپەڕ بەشێک لە دیواری زیندانەکە ڕووخاو کە لێنێکی وەک ڕێگەی هەڵاتن دروست کرد. کۆمەڵێک زیندانی بەرەو ئەو شوێنە ڕۆشتن و لەگەڵ دیمەنێکی دڵتەزێن بەرەو ڕووبووینەوە. زەوی ژێر پێمان پڕ بوو لە تەرمی بریندار و کوژراوەکان. ژمارەی بریندارەکان ئەوەندە زۆر بوو کە هەمومان تووشی شۆک بووین. ئەمەش وای کرد دەست بەرداری هەڵاتن بین و بڕیار بدەین هاوکاری بریندارەکان بکەین. هەر بۆیە یەکسەر چوین بەهانای نەخۆشخانە و ستافی پزیشکیەوە و کە لە ژێر دار و پردوودا گیریان خواردبوو. مەگەر دەکرا خانمی مەکارم ئەو دکتۆرە میهرەبانە بەدەستی پەڕیوەوە جێبهێڵیت، مەگەر دەکرا دکتۆر ئەحمەدی وەحیدی بە ڕوخسارێکی بریندار و قاچێکی شەلەوە بە جێبهێڵی و ڕابکەی. محەممەد حەسەن وێڕای وەسفکردنی ئەم ئاستە لە مرۆڤ دۆستی و فیداکاری ئاماژە بەهاتنی هێزە ئەمنیەت ترسا و درڕندەکان دەکات و دەڵێت ئێمە سەرقاڵی یارمەتیدان و ڕزگارکردنی بریندارەکان و دەرهێنانی تەرمەکان بووین لە ژێردار و پردوو. کاتێک هێزە ئەمنیەکان سەر لێ شێواوانە گەیشتنە شوێنی ڕووداوەکە و بە ترس و لەرزەوە ڕووی چەکەکانیان ئاراستەی ئێمە کرد و بردینیان بەرەو بەندی چوار کە دەرگا و دیوارەکەی هەمووی داڕما بوو. لە راپۆرتێکدا کە لەلایەن ئەبولفەرزی غەدیانی و مهدی مەحمودیان دوو زیندانی سیاسیەوە سەبارەت بە بردومانی زیندانی ئەڤین بڵاوکراوەتەوە، دیمەنێک دەگێڕێتەوە کە بە دەگمەن لە مێژووی جیهاندا دەیبینین. ساتێکی سەرسوورهێنەری کە سنووری نێوان دیلبوون و ئازادی، دەسەڵات و شەرافەت مانایەکی نوێ وەردەگرێت. ئەوان دەگێڕنەوە کە دەوروبەری نیوەڕۆی ڕۆژی دووشەممە زیندانی ئێڤین بەدەنگی چەند تەقینەوەیەکی یەک لە دوای یەک لەرزی. دووسێ تەقینەوە لە نزیک بەندی چوار ڕوویدا و کاتێک زیندانیەکان لە دەرگای بەندەکە هاتنە دەرەوە بینیان کە نەخۆشخانەکە چەند مەتر دوورتر لەوانە لە ئاگردا دەسووتێت و کۆگای خۆراک و کەلوپەری بێهداشتی زیندانەکە وێران بووە. بەشێک لە زیندانیەکان بۆ یارمەتیدانی بریندارەکان چوونەتە ناو نەخۆشخانەکە و ژمارەیەک لە کوژرا و بریندارەکانیان دەرهێناوە. لە هەمان کاتدا بەندی ئەمنیەتی زیندانەکە کە دەیان زیندانی لە ناو ژوورە تاکە کەسیە ترسناکەکاندا بەندکرابوون زیانی پێگەیشت. دەرگاکان کرانەوە و زیندانەکان و مەئمورانی ئەمنیەتی بە ترس و خۆفەوە لە نەخۆشخانەکە هاتنە دەرەوە. تا نزیکەی کاتژمێر 2 پاژنیوەڕۆ لە کاتێکدا ژمارەی مەئمورانی زیندان و هێزە ئەمنیەکان کەم بوون، تەرمی نزیکەی 15 بۆ 20 کارمەندی بەشی پزیشکی، زیندانیان، کۆگاکان و مەئمورانی بەندی 209 لەلایەن خودی زیندانەکانەوە لە ژێردار و پردوودا دەرهێنران. لەو ساتە وەختە ترسناک و مەترسیدارەدا ئەوەی بۆ زیندانیەکان سروشتی دەهاتە بەرچاو هەڵاتن بوو لە دەستەم و سەرەڕۆیی، بەڵام ئەوەی ڕوویداوە هەمووی باز لە فیداکاری و لە خۆبردووی دەکات. لەوەها ساتە وەختێکی ئالۆز و بێسەروبەرەدا سروشتیە بیر لە هەڵاتن بکرێتەوە، بەڵام زیندانیەکان بەبێ هیچ ئامرازێکی خۆپارێزی خۆیان فڕێدەدەنە ناو ئاگر و وێرانەکان و تەرمی بریندار و بێگیانی کارمەندانی زیندانەکە دەردەهێنن. تەنانەت کاتێک زیندانیەکان و مەئمورانی بەندی ئەمنیەتی 209 بە ڕوخسارێکی ترساوە هاتنە دەرەوە، بەبێ بچووکترین جیاوازی لە نێوان زیندانیەکان و مەئمورانی لێپرسینەوە بەهانای بریندارەکانەوە دەچن. لەو ڕۆژەدا زیندانیانی بەندی چوار لەگەڵ هەڵبژاردەیەک بەرەو ڕوودەبنەوە لە نێوان ڕزگارکردنی خۆیان لە دەستەم و سەرەڕۆیی یان ڕزگارکردنی کەسانی تری خاوەن هەر بۆ چوون و بیر و باوەڕێک. ئازادی جەستەیی خۆیان لە پێناو ژیانی کەسانێکدا فیدا کرد کە پێشتر لە بەرامبەریاندا وەستا بوون. ئەوان نەتۆڵەیان کردەوە، نە بە توندوتیژی وەڵامی توندوتیژیاندایەوە، بەڵکو بە سادەترین و شەرافەتمەندانەترین شێوە مرۆڤمانەوە و مانایان بە مرۆڤایەتی بەخشی و ئەمەش ئەو ساتەیەکە مرۆڤ دۆستی دیوارە بەرزەکانی زیندان تێدەپەڕێنێ و لە یادەوەری مێژوودا دەمێنێتەوە. بەڵام هەر لەو سەرزەمینەی کە ئەم زیندانیانیە گیانی زیندانوانەکانیان ڕزگار دەکەن
لە چەندین سەردەمی جیاوازدا لە شەقامەکانیدا لە خەزەڵوەری 98 و لە ڕۆژەکانی ئاخێزی ژن ژیان ئازادی لە ساڵی 1401دا دیمەنێکی پێچەوانە ڕوویدا. مەئمورانی حکوومەت نەک لە جەرگەی شەڕدا بەڵکو لە ئارامی شەقامەکاندا ڕووی چەکەکانیان لە خەڵک کرد. تەرمی گەنجانی ئەم وڵاتیان خەڵتانی خوێن کرد، چاویان کردنە ئامانجی گولەی ڕاستەوخۆ و دانیان بەوەدانا کە نەک هەر لەسەر قاچیان بەڵکو تەقەیان لەسەریشان کردووە، نەک بۆ ڕزگارکردنی گیانی کەس بەڵکو بۆ پاراستن و مانەوەی دەسەڵات. تەنانەت لە هەمان ڕۆژی هێرش بۆ سەر زیندانی ئەڤین تەنیا چەند کاتژمێرێک دوای دامرکانەوەی شۆکی بەردومانی زیندان هێزەکانی سوپا و وەزارەتی ئیتلاعات ڕووی تفەنگەکانیان کردە ئەو زیندانیانەی کە هێشتا سەرقاڵی هاوکاریکردن بوون. لە دۆخێکدا کە هێشتا ئەگەری هێرشی دووەم لە ئارادا بوو، ئەو دەرگایانەی کە کرابوونەوە سەر لە نوێ قوفڵ کرانەوە، ئاو بڕا کارەبا کوژایەوە و تاریکی سەر لە نوێ هەموو شوێنێکی داگرت. بەڵام حەقیقەت پێش ئەوەی دەرگاکان دابخرێن پێک هاتبوو. زیندانیانی سیاسی بە جەستەی بریندارەوە بەڵام بە دڵێکی ئازاد کارێکیان کرد کە مێژوو فەرامۆشی ناکات. ئەوان نیشانیاندا کە ناتوانرێت شەرافەت، کتو زنجیر و مرۆڤایەتی سەرکوت بکرێت.